فڵاو ئەنفال زامێکی قوڵە لە جەستە و ڕوحی کوردە بەڵام ئایا سیاسیەکانی کورد تا ئێستا چیان کردووە بۆ قوربانیانی ئەنفال و بۆ ساڕێژکردنی ئەو برینە قوڵە لە جەستە و ڕوحی ئێمەدا بینەرمان. پاشەوەی بەعس بۆی دەرکەوت گەلی کورد لە ڕێگەی بەعرەبکردن و بە بەعسیکردن و ڕاگواستن واز لە بزوتنەوەی سیاسی مافخوازانەی خۆی ناهێنێت لە شاڵاوێکی قڕکردنی بە کۆمەڵدا و لەژێر ناوی ئەنفال پرۆسەیەکی جینۆسایدی دەست پێکرد بۆ ئەوەی لە ڕووی جەستەی و مادیەوە کورد بە تەواوی لەناو ببات. شاڵاوەکانی ئەنفال وەک تێکەڵەیەک لە هزری ئاینی سونەگەرایی دەسەڵاتخواز و قەوم پەرستی عەرەبی هەوڵیدا کورد وەک نەتەوەیەک لەسەر خاک و زێدی خۆی هەڵبکەنێت و بە پشتبەستن بە پێشکەوتوترین چەک و ئیمکانیاتی دەوڵەت لەو کاتەدا بەدەیان و سەدان هەزار کەس لە گۆڕە بە کۆمەڵەکان لە بیابانەکانی باشووری عێراق زیندە بەچاڵ بکات. پاش ڕووخانی ڕژێمی بەعس و هاتنە سەرکاری سیستمێکی تازە لە عێراق دادگای باڵای تاوانەکانی عێراق هەوڵیدا بەشێک لەو تاوانبارانەی لەم پرۆسەیەدا بەشداروون بە سزا بگەێنێت. بەڵام دیسان ئەم کارە ساتە گەورەیە وەک ئەوەی لە مێژوودا ڕوویدا بوو نەیتوانی ببێتە سەکۆیەکی بەهێز بۆ دەرکەوتنی کورد لە جیهان و ڕەوابوونی مافەکانی. بە درێژایی مێژووی مرۆڤایەتی لە هەموو شەڕ و ناکۆچیەکاندا مرۆڤەکان لە درڕندەکان درڕندەتر بوون. هەر بۆیە ژن و منداڵ و خەڵکانی مەدەنی بوونەتە قوربانی سەرەکی و پاکتا و قڕکردنی کۆمەڵەکان بە هەموویانەوە شتێکی ئاسایی بۆ بەلایانەوە. ئەنفال بەشێکە لەو درڕندایەتی مرۆڤ کە دەری دەخات تەنانەت شارستانیەتیش مرۆڤی نەگۆڕیەوە بەڵکو و تەکنەلۆجیا بۆتە میکانیزمێک بۆ درڕندەتربوونی مرۆڤ. سەدام حسێن یەکێک لەو سەرکردانەی کە لە سەدەی بیستەمە توانی دەستی بچێتە خوێن و ڕۆحی گەلەکەی خۆیەوە دەیان هەزار کەسیان لێ ئەنفال بکات و یەکێکە لەو نمونە زیندوانەی کە ئینسانێت تاکو ئێستا لە سەردەمی بەڕبەڕێتە ئاژین. مەسەلەی ئەنفال هەموو ساڵێک لەم کاتەیە ئێمە بیرمانەکەوێتەوە باسیکەین لە کاتێکە ئەنفال بە قوڵایی سایکۆلۆجیای ئینسانی کووردا چۆتە خوار. زۆر جاریش کە باسی ئەنفالەکەین ئەی بەستینەوە بە مێژوو لە ڕاستە قوڵایەکی مێژووی هەیە پێت وایە ئەنفال شتێکە هەر بڵین لە مێژووی ئیسلامەوە سەری هەڵداوە یا لە قوڵایی مێژوو پێش ئیسلام و حتا پێش ئەدیانی شەروا بووە. ئەنفال ڕوبەتە سەرچاوەیەکی هەیە لە قورئانی پیرۆزە کە سوورەتی ئەنفالە بەڵام لە ڕاستیە سوورەتی ئەنفال بۆ معنە ئەنفالە نییە کە لە ئەنفالێک بەرامبەر بە ئێمە کراوەکو کورد. ئەو ئەنفالێک کە هاتەوە لە بۆ جەنگێکی تایبەتی هاتە خوارد کە شەڕی بەدر و بۆ خۆ دەزانی لە دینەکانی پێشووە غەنیمەت و دەستکەوتەکانی شەڕ حرام بووە بۆیە کە بەشێک لە سەحابە کە غەنیمەتیان دەست ئەکەوت پێغەمبەر دوودی خوای لەسەر بێنی ئەیدا پیانە یەکێک لەوانە سعدی کوڕی ئەبی وەقاس و کە برایەکی کوژرا بوو شمشێرێکی بەدەستەوە بوو هێنای وتی بخەنە و غەنیمەتەکەەوە بۆ نییە بیبەی. ئالەو کاتانە سوورەتی ئەنفال هاتە خوارەوە کە وتی خەڵک پرسیاری لێ ئەکەن ئەم دەستکەوتانە چی لێ بکەن بۆ کێیە بۆیە کە ئاەتەکە هاتە خوار بۆ سەرەتایی دروستبوونی جۆرێک لە موئەسسەسە چۆن دەستکەوتەکانی شەڕ تەوزیع کرێەوە چۆن قەواعیدی شەڕ و قەواعیدی بڵێنەوەی کە پێڵێ قەواعیدی ئیشتیباک لە شەڕا چۆن بەڕێوە ببرێ. ئەمە سەرەتای دینامیکیەتی دروستبوونی ئەو دەوڵەتە بوو کە پێغەمبەر دوودی خوای لەبێ لە مەدینە دروست بەڵام ئەگەر ئیجازە بدەیت بەڵام ئەوەی کەوا بەعس کردی بۆ خۆ دەزانی بۆ شەرعیەدان بوو یعنی ئەوە بۆ بەعز ئەویست بگەڕێتەوە بۆ ڕابردوو یا ئەویست بەعز ڕابردوو بهێنێتە ئێرە بۆ شەرعیەدان بۆ شەڕێکەوە لە بەرامبەر بەگەلی کورد ئەیکردوە بە تایبەتی ئەو شەڕێک کە سەرەتای ئەنفال دەسی پێکە سەرەتای ئەنفال بۆ خۆ دەزانی پەلاماری سەرگەڵ و بەرگەڵ و دراک بەعز ئەوی وێنەیە پیشاندا کە ئەمان تەماهی ئەکەن یاوەکو ئەمان وێنەی سەحابە و وێنەی موسڵمانەکان ئەبینن ئەو گروپەیشکەوە داوێتی ئەو شاخە و باگراوندێکی ئایدۆلۆژی بێدینی هەیە کە ئەو کاتە ئیتیهامیە کرد بەوەی گروپێکی مارکسی لینینیە ئەوان ڕۆڵی کافرەکان ئەبینن بۆیە هەموو شتێک بەرامبەر بۆ گروپە حرامە و سەرچاوەکەشی بەستەوە بە
سوورەتێک لە قورآانی پیرۆز کە سوورەتی ئەنفالە کە تەفاوتێکی زۆر هەیە لە بینی ئەو دوانەدا. زۆر باشە مامۆستا من ئەمە بچینە پێش ئیسلام بۆ نمونە لە سەردەمی بڵین داود و سولەیمان ئەوانەی کە لە تەوراتە باس دەکرێت مەسەلەن ئەڵێ داود هاتووە هەر دەوری ئۆرشەلیمی داوە نەیەشت و تەنانەت مەڕێکیش دەرچێ ئەوەش کە دەرچۆ کشتویانە خۆیان سووتاندویانە تر بە هەموو شتەکانی ئینسان و حیواناتی ناویەوە ئەوەش کە دەرچۆ کشتویانە یعنی ئەمە لە پێش لە سەردەمی جوولەکە و لە سەردەمی تەنانەت بڵێن ئاریەکانیشە هەمان شت بۆ یانی قواعدی شەڕ و یا ئەوەی کە لە مصطلحاتی حربیە پێڵی قواعدی ئیشتیباک و پێکدادان و شێوازی معاملەکردن لەگەڵ بەرامبەرە لە پێش ئیسلام با هەبووە بەڵام ئایا لە داود چۆن بۆ موسا چۆن بۆ عیسا چۆن بۆ من ناتوانم قسە لەسەر ئەو مەسەلانە بکەم بە تەحدید یعنی بەڵام مێژوو خۆی بەڵام بۆکو مێژوو پێش ئیسلام ئەوەی کە هاتووە یعنی بەشێک لەوانەی کە ئیسلام تەبەنی کردووە بەشێک بووە لە قواعدی شەڕ کە باو بووە ئەگینا تۆ مەسەلەن بۆ نمونە سەبی یعنی بە دیلگرتنی دیل کە دیل ئەگیرا ئەکرا بە کۆیلە کە ژن ئەگیرا ئەکرا بە جاریە لە قورئانە ئەساسی نییە مەسچکە قورئان ئەڵێ فەئیما مەنن بعد وئیما فیداء یا بەریان دەن و بەرەڵایانکەن و منەتکەن بە سەریانە یا فیدیان لێسن ئەوانیش بەشێک نین لە غەنیمە دەستکەوت لە قورئانە وەکو بەشێک لە شەڕ باسی ناکە بەشێک لە غەنیمەت باسی ناکە چکە لە قورئانە دوو قاعیدەی داناوە فەئیما مەنن بعد وئیما فیداء یا فیدیە باش بەسێک ئاەتی ترمان هەیە وەعلەموا ئەنەما غەنیمتم من شەیء فەئەنە لله خمسه ولرسوله ئەوە باسی کەلوپەل ئەکا ئەوە باسی ئەدەواتی شەڕ ئەکا باسی ئینسانەکان ناکات چونکە مادەم لێرە بە نەسێکی تایبەت باسی ئەسرا ئەکا ما كان للرسول أن يكون له أسرى حتى يثخن في الأرض ما دام أسرى تخصيصي أو غنيمة عمومي كذا كابو أسرى جاية لغنيمة والله ميزانان أمان لشو هنا قواعد الشرب يعني لسردمي بلين القرآن نهاتوا بلام قواعد بس لحديثة هاتوا لحديثة بله هاتوا لحديثة هاتوا بلام بمرجك فمن اعتدى عليكم فاعتدوا عليه يعني بالمثل بوا أجر بران بركان مسلمان كان بقرتها بيان كلا بديل شنەکانیان بکردابیان کرا بە جەواری و سەبی دروست بوو بۆ مسلمانەکانی هەمان شتکەن و ئەمما لە قورئانە بۆ جەناب ئەزانی عیتقی ڕەقەبە زیاترە یعنی بە زیاتر باسی ئازادکردنی کۆیلە ئەکا و ئەگەر وردی سەیریکەین لە کتێبی فقها لە ئیسلامە بابی عیتقەیە بابی ڕەقەبە نییە باشە ئەی مەسەلەی کورد مەسەلەی ئیقلیمی جیبال لە تاریخی ئیسلامیان زۆر باس کراوە پێت وایە ئەوەش هەمان شت بێگومان ینی سەرەتای تێکشکانی دەوڵەتی ساسانی و کورد بە خوددەزانی دوای ئەوەی کە ڕووخا لە مێژووە پێڵێن دەوڵەتی میدیەکان ئیتر دەوڵەتی نەبووە یعنی دەسەڵاتێکی نەبووە یا لەژێر دەسەڵاتی ساسانەکانە بووە یا لەژێر دەسەڵاتی ئیغریقا بووە یانی ئەوەی یۆنانیەکانە هەبووە بەشی باکوور و ڕۆژئاوای کوردستان بەڵام ئیقلیمی جیبال کە ساسانیشکە موقعی بەهێزیان یا ئەوەی لە تاریخا پێڵی حامیاتی بەهێزی ساسانی لە ئیقلیمی جیمالە بوو یا لە سەرەتای ئیقلیمی جیبال کە لە جەلەولاوە دەست پێ ئەکا و لە حەلوانەوە کە ئەکاتە تەقریبەن زەهاوی ئێستا دەست پێ ئەکا لە جەلەولا بۆ خۆ دەزانی هێزدەجر هاتە ئەوە شەڕێکی گەورە دروست بوو لەو شەڕا تەبەری خۆی باسی ئەکا ابن ئەسیر باسی ئەکا لە کامل فی التاریخ ابن خەلدون لە مقدیمەکەیە لە مقدیمە فی التاریخەکە باسی ئەکا کە شەڕی زۆر گەورە بوو خەڵکی زۆری تیا کوژراوە بەڵام ئەوە شەڕێکی گەورە بووە و بەرگریەکی زۆر بەهێزیش کراوە و هەمیشە کورد سوتەمەنی شەڕە گەورەکان بووە لە سەرەتای دەستپێکردنی ئیسلام نەگەوە حتا لە سەردەمی ئومەویەکانیشدا کاتێک کە خەواریج دروست ئەبوو بەشی زۆریان ئەهاتنە ویلایەتی هاتنە شارە زۆر هەندێک ویلایەتی شارە زۆر ئەڵێ بەشێکیان هاتنە شارە زۆر جێشی ئیسلامی ها لە شارە زۆرە قەتوعامی ئەوانش و مەجموعەی کوردیشی لەگەڵا کرد ئەلبەتە ئەمە شەڕە ئەمە جەنگە کە جەنگ هاتە ڕوو قەواعیدی جەنگ ئەو کاتە چۆن بۆ تەبەنی کراوە و مەرج نییە ئەوەی کە ڕووی داوە بە شێوەیەکی میکانیکی لە شەڕەکاندا مەرج نییە ڕنگدانەوەی دەقەکانی قورئان بێت یا دەقەکانی ئیسلام بێت بۆ خۆ دەزانی خالدی کوڕی وەلی قیادەی شەڕی عێراقی کرد یا ساسانی کە دژ بە ساسانی عومەری کوڕی خەتاب ئەبوبەکری وەتی نامەیەکی بۆ بنووسە بە خالید بڵێ هیچ شتێ نەکە بەبێ ئێمە دیارە ئەمە شتێک هەبووە یعنی عومەر لە خۆی ئەمەی نەوتووە یعنی قیاداتی شەڕ پێچێت لە کاتی شەڕا زۆر ئەو قەواعید و یا ئەو مەفاهیمە دینیانە وەکو خۆی جێبەجێ نەکرابێ ئەبوبەکر نامێ نووسێ بۆ خالید ئەڵێ ئەوە بەبێ ئێمە هیچ شتێ ناکە ئەڵێ نەخێر ئەگەر ئەتەوێ
خۆم چۆن ئەمەوێ ئەیکەم یان ئیشەکە دەمەوە دەستی خۆن ئەوە بەکە ڕزای خوای لێبێ لای نەدا وەڵام لە سەردەمی عومەر هەمان نامی بۆ نووسیەوە وتی ئێمە چیمانوێ وا بکەی وتی نەخێمە وا ناکە چۆن خۆمەوێ وا قیادی شەڕەکەم وتی دێ ئەوە لامدای ئەمە حازمتر و جازمتر و لە شەڕەکە لەبەرەوە پێدەچیە یعنی قیاداتی شەڕ وەکو تەبەری شەڵێ ئەڵێ پەلاماری قلیمی جیباردا بەشێکی بۆ غەنیمەت بوو بەشێکی بۆ دەستکەوت بوو نەک هەمووی بڵێن بەس وەک بزان هەر عومەر پیان ئەڵێ پەلاماری ئیقلیمی جیبال مەیەن ینی بەڵێ تقریبا کوردستانی ئێستا تەباڵێ ئەڵێ نامەیەکی نووسی بۆ قیاداتی جێشتی پەلاماری ئیقلیمی جیبال مەدەن لیا بوەسن شوێنەکانی خۆتان قایم بکەن تەبەری ئەڵێ بۆ غەنیمەت و دەستکەوتی شەڕ پەلاماری ئیقلیمی جیبالیدا بۆ خۆدەزانی قیاداتی شەڕ هەمیشە خەڵکی سەرکەشن هەبدا خەڵکی مجازفن و زۆرجار قەواعیدی شەڕ گوێ نادەن و خەڵکێک لە جەلەولا یا لە کوردستانە یا لە هەولێرە جاران پێیان تۆ ئەربیل یا وڵایەتی شارەزورە کوژرابێ حتا ئەگەر قەتڵ و عامیش کرابێ خەلیفەیەک لە مەدینە پێچی ئەو وردەکاریە نەگەیشتوتە پێی و بە مانگێکیش پێ نەگەیشتەوە ئەکەوتە سەر تێگەیشتنی مەفهومی خۆی بۆ دینەکە بۆ شێوازی مامەڵەکردنی ئەگینا لە شەڕەکاندا با بێنە سەر سەردەمی تازە یعنی سەدام حوسێن کاتێک ئەنفالەکە بۆ ناوی ئەنێ ئەنفال ئەم هەموو عولەمایی کە لە دەورین عولەمای سوننە ئایا فتوان بۆ نەداوە لەوە نزار عەبدولکەریم خەزەرجی لە بیرەوەریەکانی ئەڵێ کەسێک قاید فرقەیەک ناوی کامیل ساجد بوو ئەو ناوی ئەنفال ئەگینا ئیستراتیجیەتی شەڕ نەبوو بەڵام بە قەناعەتی من ئیستراتیجیەتی شەڕ بوو چونکە ئەنفالی یەک هەبوو دوو هەبوو سێ هەبوو هەتاوەکو هەمووی وێران کرا بەعەس بۆ خۆتە زانی ئەوی شەرعیەتێکی ئاینیش بۆ خۆی وەرگێ لە عالەمی عەرەبی و لە عالەمی ئیسلامیشە بۆیە سەدام حوسێن سەرەڕای ئەوەی کە ئەم کارانەی ئەکرد خۆی دانیا و بە حامی بەوابەی شەرقی پاراستنی بەوابەی شەرقی چونکە ئێرانیش واوێ نادەکرا کە دەوڵەتێکی مەجووسیە یا وەکو زۆر جار ئەی و دەوڵەتێکی سەفەویە پەلاماری هەموو عالەمی سونە یا عالەمی ئیسلامی ئەدا و وڵاتێکی تەوەسع تەڵەبە لەم منتەقا ئەوێ هەموو عالەم داگیر دەست خۆ ڕاست بوو قسەکەی ڕاست لە ڕوویەکەوە کە تەوەسع تەڵەب و تەزدیری سەورە ئەوانە ڕاست بوو یعنی بەڵام ئەم ئەویست مەفهومێکی دینی بدا بە مەسەلەکە کە ئەمیش تەمسیلی سونەی عەرەب بەکار بۆ ڕوبەڕووبوونەوە پێتوانێت سەدام حوسێن لە ئاخری ژیانێ ڕووی کردوێتەوە تەدەیون و کە بۆتە کابراایکی متەدەیین و مؤمن حتا دوایش مەسەلەی ئیمان و شۆڕشی حەملەی ئیمانی ئەوانە هێنێتە پێش پێتوانێت لەو ڕۆحەوە ئەم شتەی کردبێ من تەسەوەر ناکەم سەدام وەلو لە سجنەکەی شیا لە کاتی محکەمەکردنەکەی شیاوا خۆی پیشانە دەکە کەسێکی متەدەییندا بەڵام زوڵم یعنی خۆ حەجاجی کوڕ یوسفی سەقەفی بۆ خۆدەزانی والێکی مسلمان و لە بنی ئومەیەش بوو بەڵام تاریخی ئیسلامی چۆن باسی ئەکا هەمیشە بە جەلادێک ناوی ئەهێنێ بەسەر مسلمان بۆ یانێ ئەمما مسلمانە یا مسلمانیە یا خەلیفە دەستخۆشی لی ئەکا ئەمە بە مەعایری دینی ناپێورێت ئەمە بە مەعایری شخصی خەلیفە ئەپێورێ ئەگینا بۆ سیاست هەمیشە دین دەسەڵاتدارەکان ویستویانە دین بەکاربێن بۆ شەرعیەدان بە وجودی خۆیان و بۆ بەردەوامی خۆشە پێتوانە سەدامیش ئەوەی بەکارهێناوە بۆ شەرعیەتدان بەکوشتن سەدام بێگومان یعنی خۆ هەموو نەک ئەوە پەلاماری مەرقەدەکانی ئیمام حوسێن و ئیمام عەلی ئەدا ناوی ئەنا سەواریخەکانی ناونا حوسێن یا حوسێن نەگەر حوسێن ناوێنە یا حوسێن و سەواریخەکانی ناو ئەنا عەباس و مەعاریکانی هەمووی نا تەوەکەلتو عەلە الله محەممەد ڕەسوول الله ئەمانە بۆ شەرعیەتدانێ بە عالەمێک کە لە غەفڵەتایە بە تایبەتی عالەمی سونە لە غەفڵەتێکی زۆر گەورە بوو هەموو پاراستنی دینی سونەیان لە سەدامە ئەبینەوە پێت وایە لە غەفڵەتە بوونیا مەبەستیان بوو ینی عولەمای عێراق کەسی ئینکاری نەکردووە بە قەناعەتی من عالەمی عەرەبی لە غەفڵەتا بووە چونکە حتا کۆید نەگیرە خەبەریان نەبووە ئەو کاتە زەربە لە مەسلحەتی خۆیان درا بۆیە ئەمما کورد و ئێران بەلای ئەوانەوە بشتوێنەوە مشکلیان ئەمانە پێچێ لە ئیستراتیجێتی بەعەز و خۆی تێنەگەیشت بێتن یعنی ئیستراتیجێتی بەعەز بۆ تەوەسوعکردن بۆ دەسەڵاتداری بۆ کۆنتڕۆڵکردنی منتەقەی عەرەبی و ئیسلامی پێویستێ بە وردی تێنەگەیشتن تا کۆید گیرە ئەگینا خۆسڵ موستەمی بەعەز بەرامبەر بە کورد دەستخۆشیان لێکرد هەموو عالەمی عەرەبی و مؤتەمەراتی عەرەبی و ئیسلامی و شەڕەکانی سەدام بەرامبەر بە داگیرکردنی ئێران و قەسفی شارەکانی ئێران هەمووی بە دەستخۆشی ئەوان کراوە بە پارەی ئەویانش کرا.
مەسلەی ئەنفال سەدام ئەنجامیدا 10,000 کورد لەم مەسلەیە تیاچوون دوایی لە عێراق دادگای باڵای تاوانەکان دامەزرا بۆ تاوانەکانی سەدام ئەم دادگایە چۆن دامەزرا و چ دەوری چیە بوو لە مەسلەی ئەنفالە بەپێی بڕیاری ژمارەتەی 2005 دادگای باڵای تاوانبارەکانی عێراق لە ناوچی سەوزدە بەغا دروستکرا ئەم دادگایە بۆ ئەو بوو کە ئەو کاتە 423 تاوانبار دیاری کرا کەوا بدرێن بە دادگا لەو 423 248 کەسی تیا بوو کە لە کوردستان نابوو ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان ئەو داوای ئەو تاوانبارانەی لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم و لێپرساوی حیزبەکان کردکەوە بدرێن بە دادگا ئەنجومەنی دادوەری گشتی هەرێمی کوردستان ئەو داوای ڕۆبەڕووی حکوومەت و حیزبە سیاسیەکان کرد بەڵام بەداخەوە ئەوان بێدەنگیان وان بمبورە پێت وە تاوانبارانی ئەنفال کاتێک محاکەمە دەکراون خەتا لە حکوومەتی عێراق نییە و ئەمە بمانەوێ نەمانەوێ ڕاستەوخۆ لە بەهای یاسایی دادگای باڵای تانەوەکانی عێراق و خزمەتی تاوانباران زۆر نەکات باشە مامۆستا بەڕێزت فەرمووت 2011 دامەزرا لە 2005 دادگای باڵا دامەزرا و ئەبوایە ئەنجومەنی دادوەری گشتی هەڵوێستی بەرامبەر بە حکوومەت و حیزبە سیاسیەکان هەبوایە کە یاسا و دەستور لەسەروی هەموو زۆر باشە بەڵام لە دادگاییکردنی سەداما کە تاوانباری سەرچیە لە هەرچی مەینەتیەکە بەسەر کوردە هاتووە لەو فترە سیرمان کرد دادگای عێراق هیچ احتیمامی نەیە بەم مەسەلەیە بەڵکو لەسەر مەسەلەیەکی بچووک وەک دووجێل کە چەند کەسێکی تیا کوژرا سەدامی ئەدامەکرێت ئەوەی مایەتی ڕامانە چۆن ڕایجوحی کە دادوەرێکی بەعسی بووە و خەڵکی باشووری عێراقا و ڕۆڵی گەورەی هەبووە لە یاریکردن لەگەڵ کۆمەڵی بەعسی ترە لە دادگای باڵای تاوانەکانی عێراق لە یاریکردن و لێکۆڵەوە لە کەیسەکانە و منیر حەداد پێش ئەو ڕۆڵی هەبوو بۆ ئەوی کەیسی کوردەفێلیەکان جێبەجێ بکەوە کەیسەکەشی تەواو کردووە بەڵام ڕایجوحی بەهۆی علاقاتی بەهێزی لەگەڵ ئەمریکەکان و بەهۆی پەیوەندی بەهێزی لەگەڵ دەسەڵاتدارانی ئەو سەردەمەی شیعە هەبووە توانوێتی کەیسی دووجێل پێش کەیسی جینۆسایدی کورد و ئەنفال و چیمابارانی هەڵەبجە و کوردەفێلیەکان و بێسەر و شوێنکردنی بەرزانەکان بکات خاڵی گرنگ لێرە ئەوەیە ئەوان بۆ مەبەستێک وایان کرد کەوا کەیسێکی بچووکی وەکو دووجێل لە ئاست و سەنگ و قەبارەی خۆی گەورەکەنەوە و کەیسی جینۆسایدی کەیسێکی بەرنامە و نەخشە و پلان و جینۆسایدە لە سەنگ و قورسایی کەم بکەنەوە باشە مامۆستا بەنسبەت با بڵێن ئەنفال خۆیەوە ئەمە بیستمان لەم دواییە بڵێن کە چەندین ئافرەتی کورد ژنی کورد کچی کورد مەناڵی کورد کراونەتە کەنیزەک و کۆیلە لە سعودیە و لە میسر و لە عێراق و ئەمانە ئایا ئەمە تا چەند ڕاستە هەژدە کچەکە شتێک دەنگیدایەوە و دوایی دەنگی نەما دیکۆمنتی هێشتا کچەکە یەکەم جار من بڵاوم کردەوە دنیای دەرەوە و ناو میدیای هەموو هەژان ئەم کارێکی مخابراتیە باسیێواکە هەژدە کچ لە مەخابراتی کەرکووکە و نراون بۆ مەخابراتی گشتی بەغا و لێو نراون بۆ شوێنە نشاوەکانی مسر و من بە ئەدەبەوە بە زمانێکی ڕۆژنامەنووسی بە ناوی هەژدە کچە پاکیزەکانی ئەنفالەوە بڵاوم کردەوە لە یەکەم کەس بوون دوای ڕاپەرین خەریکی ئەنفال بووم وەکو تاوان بارێ سێرکرام من ناوی منیش ڕاستە بەڵێ ئەو دیکۆمنتە هەموو چارنووسی هەموو کچی کورد هەمان چارەنووسە ئەگەر بێت و سێری ئەنفالی ئەرمەنیەکان و ئەنفالی جوولەکەکان و ئەنفالی نزیکی کورد یەزیدەکان بکەین هەمان چارەنووسە و مەبەستی من لە بڵاوکردنەوەی ئەو دیکۆمنتە بۆ ئەوە بوو بیسەلمێنم کاری بۆ بکرێکی لەو کشانە بدۆزینەوە کە بیسەلمێنین کە بەس حکوومەتی عێراقی ئەنفالی کوردی نەکرد و وڵاتەکانی ژۆڕیان نەبووە من ئاچم ئەیان دۆزمەوە ئەوانە کۆمەڵی خەڵکی هەلپەرست بوون کاتێک کە ئەو کەسانە نیانوێرە هەر باسی دیکۆمەنتەکە من چوومە بەردەمی دادگا بە لێپرساوی ئەوەی کە
تحقیقی لێکردم لێکۆڵینەوەی ڕاکردوتم ئێستا لە هەموو کاتێ سوورترم ئەو دیکۆمەنتە مڵاوم کردوێتەوە و من خۆم خەڵکی گەرمیانم گەرمیانەکەم ئەنفالە و خۆشم نووسری ئەنفالم توێژەری ئەنفالم وەکو ئەخلاقی پیشەکەم ئەوە کارمە با پرسیارێکی بەلامەوە گرنگە ئەوترا لە دیالە و بەعقوبە کۆمەڵک ئافرەت هەن کە کوردن و کراونە فرۆشراون هەتا ئەندام پەرلەمانێک وەکو دیای ئینتیخابی ئەمەی بەکارێنە ئەوە چوم و ئەوە سەک پێم وەڕی شتی وا هەیە لەبەر ئەوەی ئێمە بەداداچون من نەکردووە هەموو ئەو قسانە لەوانەیە بچێتە قاڵبی ئەفسانەوە بەڵام لەبەر ئەوەی کورد خاوەنی نەبووە و ڕێکی ڕاست بێ بەڵام مخابراتی عراقی زۆر زیرەکانە تەعاملی لەگەڵەوە کردووە قەت نایڵێ کچێ بچێتە شوێنێکەوە بدۆزێتەوە و ئەو کچانێش کە دوایەوەی سەرکردایەتی سیاسی کورد بە میسیانەوت ئەوان یا چانوسی و کچانیان بێسەر شوێن کردووە لە شوێنێکە وایان لێ کردووە کەس نتوانێت بیان بینێ ئەوەی مای تێڕامانە دەسەڵاتی سوننەی سەردەمی بەعس و سەدام کوردی ئەنفال کرد ئەوەی مای تێڕامانی زیاترە دەسەڵاتی شیعەگەری عەرەبی عراقی مەسلەی جینۆساید و ئەنفالی کوردی بچوو کردەوە مەسلەی دووجێل کە مەسلەیەکی بچووکە گەورەی کرد یعنی پێت وایە ئەمە مخطط بووە پلان بۆ داڕێژراو ئەمە پلانێکە کەوا مەسلەی جینۆسایدی کورد کە ئەنفال و چیمابەرانی هەڵەبجە و کوردە فەیلیەکان و بەرزانیەکانە کە لە دادگای باڵای تاوانەکانی عێراقا دانراوە بە جینۆساید خۆمان سەنگ قورسایی پرسیارە بکەم وانێن کەمکرێتەوە بە جینۆساید ناسراوە لە دادگای باڵای عێراق بەڵێ لە کەیسی ئەنفال و کەیسی کیمیابارانی هەڵەبجە و کەیسی کوردە فەیلیەکان و کەیسی بێسەرشکردنی بەرزانیەکان لە دادگای باڵای تاوانەکانی دراوە بە عێراق و ئەوەی مایی کراوە بە جینۆساید لە نێودوڵەتی تەنیا لە پەرلەمانی سوید و نەرویج و بەریتانیا دانی پێنراوە و لە دادگای باڵای نێودوڵەتی بێدەنگ بووە لە ئاستی زۆر باشە مامۆستا ئاخر پرسیارم کاتمان نەما مەسەلەی قەرەبووکردنەوەی کەسوکاری ئەنفال و هەڵەبجە و ئەوانە تا ئێستا دینارێک نەدراوە بە کەس بۆ قەرەبووی شوێتەکان ئەکرێتەوە بۆ قەرەبووی دووجیل ئەکرێتەوە کە جینۆساید نییە ڕووداوێکی کتوپڕ بووە نە نەبخشە بووە نە بەرنامە بووە نە پلان بووە ڕووی داوە تا ئێستا قەرەبووی ئەنفال و جینۆسایدی کورد و شیمیابارانی هەڵەبجە و بەرزانیەکان و کوردە فەیلیەکان نەکراوەتەوە. ئەنفال شاڵاوێکی سەربازی و ئایدۆلۆژی بوو بۆ سڕینەوە و لە ناوبردنی خاک و تاکی کورد هەر بۆیە بنیادنان و دروستکردنی مرۆڤی کورد و بە جیهانیکردنی دۆزەکەی ئەگەرەکانی دووبارە بوونەوەی ئەنفال لە ناو دەبات.